تەیف سامی لە هەولێر باسی چی دەکات؟ چۆن بڕیار لەسەر موچەی مانگەکانی 8 و 9 دەدرێت؟ وردەکاری دانوستانەکان و ئەو دۆستیانەی لە نێوان بەغدا و هەولێر باز دەکرێت چییە؟ شاندێکی باڵای عێراق بە سەرۆکایەتی فواد حسێن وەزیری دەرەوە و جێگری سەرۆک وەزیران بۆ کاروباری ئابووری لە هەولێرن کە تیایدا تەیف سامی وەزیری دارایی عێراق یاوەریان دەکات. شاندەکەی عێراق ئەمڕۆ و سبەی کۆبوونەوەکانیان بەردەوام دەبێت. تەیف سامی وەزیری دارایی بە جانتایەکی پڕ لە دۆسیەی قورس و ئاڵۆزەوە هاتۆتە هەولێر. پرسی موچە و قەرزەکانی سەر هەرێم چاوەڕێ دەکرێت دوو دۆسیەی گرنگ بن بەلای ژنە وەزیرەکەی عێراقەوە کە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم تاوتوێیان دەکات. بڕیارە ئەمڕۆ و سبەینە کۆبوونەوەی شاندە باڵاکەی عێراق و حکوومەتی هەرێم بەردەوام بێت و گفتوگۆ لەسەر تەوەرە ئابووری هەڵپەسێردراوەکانی نێوان هەردوو لا بکرێت. بابەتی موچە یەکێک لە گرنگترین باسەکان بە تایبەت یەکلاکردنەوەی موچەی مانگی 8 و مانگەکانی داهاتوو. بەپێی زانیاریەکانی تیوار تەیف سامی دەیەوێت کێشەکانی لیستی موچە بە یەکجاری چارەسەر بکرێن بۆ ئەوەی فشارەکانی سەری کەم بێتەوە بۆ ناردنی موچەی هەرێم. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگاداریش دەبێت لیستی موچە لە کۆبوونەوەکانی ئەمڕۆ سبەینەی هەولێر یەکلا بکرێتەوە بۆ ئەوەی ناردنی موچە بەردەوام بێت و گرفتی نەمێنێت. بەپێی زانیاریەکان دەبێت پرسی ناردنی ئەو پارە زیادەیی موچەی کە بەغدا دەڵێت ناردومە یەکلای بکرێتەوە. لەسەر هەرێم پێویستە لیستی موچە بەپێی ڕێنمایی و داوای بەغدا ئامادە بکات و گرفتی ئەو 600 میلیارد دینارەی کە بەغدا پێی وایە بە زیادەوە ناردوویەتی یەکلا بکرێتەوە. ئەو کات بڕیاری خەرجکردنی موچەی مانگی 8 و لە نێویشاندا مانگی 9 دەدرێت. لەلایەکی ترەوە کێشەی دەواازە سنووریەکان و داهاتی ناوخۆ و داهاتە فیدراڵیەکان لەگەڵ پرسی نەوت و گومرگ و باج و چەند پرسێکی تایبەت بە دۆلار لە کۆبوونەوە 48 کاتژمێریەکەی نێوان هەردوولا باس دەکرێت.